ئێرە شەقامی بازنەی مەلیک مەحموودە. لە ڕۆژی 3 ئابەوە شارەوانی سلێمانی بە هەریکاری چەند کۆمپانیایەک سەرقاڵی بۆ یەککردنەوەی کریپستۆنەکانی شۆستەی ئەو شەقامەن کە بەشێکە لە پرۆژەی جوانکردن و نۆژەنکردنەوە و سەوزکردنی زیاتری شەقامەکانی شاری سلێمانی و لە هەفتەیەکدا 7 ڕۆژ و لە ڕۆژێکیشدا 24 سەعات کار دەکەن تا بە زوویی کارەکان تەواو ببێت. ئەم ماوەیە کاراسانێکی زۆر زۆرکرا بۆ کۆمپانیەکان و کارەکان کە درا بە کۆمپانیەکان ڕاستەوە خۆ چوی کارەکەت وەرەگرت و دەستەکەی بە تەنفیزکردنەکەی ئەمە نییە بڵێن وەکو جاران تا لەسەرەوە دابەزێتە خوارە بە کتاب و کۆمپانیەکان بچن تەندەر وەرگن و ئێستا هەر کەسێک دەتوانێت بچێت تەندەر وەرگێت و ڕاستەوخۆ دەستکا بە ئیشکردن هیچ ڕۆتینایەکی تیان نیە. مادەکان هەمووی بە کتاب کە پێویستە مواسەفاتەکانی بەری بۆ شارەوانی سلێمانی قبول بکرێ ئەو کاتە ئیشی پێ بکەی. مادەکان هەمویان مواسەفاتیان زۆر بەرزە و ستانداردی عالەمین کە کاریان پێ بکەین. بۆردی بەڕێوەبەراتی باخچەکان نەماموو داری زیاتر لە دەواازەی شار دەڕوێنێت و لە بلواری شەقامەکانیش نەماموو دار لەو شوێنانە دەڕوێنێت کە وشک بوون و چارەسەری کەم ئاوی چیمەنی بلوارەکانیش دەکرێت. ئیشکردن تا چەند جددی و خێرایە؟ وەڵا ئیشکردن هەتا بڵێ جددیە خێرایە دەستمان بە ناشتنی نەمام و ڕێخستنەوە و پاکردنەوەی نافورەکان و چاکردنەوەی و سیانەکردنی نافورەکانی ناو شاری سلێمانی کردووە. کارکردنەکە زۆر جددیە و ئەوە نەبێت تەنها لە یەک شوێنە کارکەین ئێمە لە تەواوی ناو مەرکەزی شاری سلێمانیە ئێمە بە بەردەوامی کارەکەین. هەر شوێنێکە کاری تیاکەین ڕەبتی بە شوێنێشکەوە نییە. هەمووشی ڕاستەوخۆ خۆمان سەرپەرشتێکەین وەکو بۆردی بەڕێوەبەراتی باخچەکان لە ڕووی سەوزایەکەوە باسی لێواکەم من و جددی ئەبێت و لە دڵنیابن لە دوومانی داهاتووە ینی دەرەنجامێکی زۆر باشێت بۆ شاری سلێمانی. ئەو جوانکاری کە بۆ شەقامەکان دەکرێت بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە وەگەوەی شارەوانی سلێمانی ڕایگەاند. ئەو پرۆژەیە بۆ هەموو شەقامەکانە کە شەقامی بازنەی مەلیک مەحموود دەست پێکە و دواتر ناوشاری سلێمانی و ڕێگای تاسڕوجە سلێمانیش دەگرێتەوە. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.